لە سەرەتای ساڵی 2015دا نێچیروان بەرزانی سەرۆکی ئەو کاتی حکومەتی هەرێم و جێگرەکەی چوونە بەغدا و پاش چەندین کۆبوونەوەیان لەگەڵ بەرپرسانی باڵای حکومەتی ناوەند گەڕانەوە هەولێر و لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایان گەیاند کە بەغدا موفلیسە و پارەی نییە. هەر لە نیوەی یەکەمی ساڵی 2015دا سربەخۆیی ئابووریان ڕاگەیاند و بە شێوەیەکی سربەخۆ نەوتیان هەناردەکرد. مامۆستایەکی زانکۆش دەڵێت ڕاگەیاندنی ئابووری سربەخۆ لە هەرێمی کوردستان بەهۆی نەبوونی پلانی پێشوەختەوە لە چەندین ڕۆوە کارەساتی ئابووری خوڵقاندووە. ئەم ئابووری کە ئەم ئابووریە سربەخۆی حکومەتی هەرێم کە لە ڕێگای دەرێنان و فرۆشتنی نەوتەوە کردی لە 3 ڕۆوە کارەساتی خوڵقان. یەکەم پلان نەبوو، دووەم ناردنەکەی، سێم عەقدەکانیت. تۆ کە پلانت نییە نەوت چەنە فرۆشی چۆنەی فرۆشی و عەقدەکانت ماڵوێرانکەرە لە هیچ دەوڵەتێکی دنیاە نییە حکومەتێک نەوت بفرۆشێ لە سا 70 بۆ 80 بڕە بۆ حەقدەسی کۆمپانیا و حەقی گومرک و حەقی باخیرە و حەقی ئەمبارکردن نییە لە دنیاە. وەزایدەن جۆری ئەم عەقدانە کە بۆ خۆی کارەساتی خوڵقان و ئەو دەوڵەتەی کە بۆ دەوڵەتی تورکیا کە عەقدی 50 ساڵەیان لە ناو شەریحەیەکی کەما لەگەڵا کردووە معنی بەتەنیا ئەوەی کە گومان و گریماناکرێ ئەم عەقدانە بەتەنیا عەقدی نەوتی و بازرگانی نین. گومانی گەورە هەڵەگرێک ئەم عەقدانە لەوانەیە مولحەقی سیاسیان لەگەڵا بێ، مولحەقی تریان لەگەڵا بێ. ئابووری ناسێکیش باس لەوە دەکات یەکێک لە هەڵا کوشندەکان لە مێژووی حکومڕانی کوردیدا ڕاگەیاندنی ئابووری سربەخۆ بوو لەلایەن پارتی و یەکێتیەوە پێش ڕاگەیاندنی دەوڵەتی سربەخۆ. ئاماژە بەوەش دەکات ناکرێت هەرێمێک دەوڵەت و کیانی سربەخۆی نەبێت بەڵام ئابووری سربەخۆ ڕابگەیەنێت. لە ڕاستیدا پێشخستنی ئابووری سربەخۆ بوو بە هۆکارێک یعنی کەوا سەرجەم ئەو دەوڵەتانی دەوروبەرمان لێ بتۆرێ بەواتایەکی تر ئێمە بۆیە پێشەوەی ئابووری سربەخۆ ڕابگەین دەوڵەتی سربەخۆتە بێت، چونکە ئەگەر تۆ دەوڵەتێکی سربەخۆت نەبێ خاوەنی سیادە و بڕیاری سربەخۆی خۆت نەبی چۆن ئەتوانی ئابووری سربەخۆ ڕابگەێنیت؟ کەواتە ئەبێت تەسەوڕکەی کەوا ڕێگەکانی لێ بگیری. ئەومە نافزانی تۆ نەوتی لێ دەنێریان مەسەرەن تۆ شمەک و کڕین و فرۆشتنی لەگەڵا دەکەی حتمەن دەگیرێت کاتێکەوە ئەو دەوڵەتانی هاوسێت کۆکنین لەگەڵت. ئێمە کە دەوڵەتێکی سربەخۆمان نەبوو، معتەرف نەبوو ئەقلیمیان، معتەرف نەبوو لەلایەن UN بێگومان ئەمە خۆی لە خۆیان هەنگاوێکی هەڵەیە بە تەسەوری بەندە. لە ساڵی 2007ەوە هەرێمی کوردستان دەستی کرد بە دەرهێنان و هەناردەکردنی نەوت. لە ساڵی 2009 بۆ یەکەم جار بارزانی و تاڵەبانی هەناردەکردن و فرۆشتنی نەوتیان بە فەرمی ڕاگەیاند. بە هۆی ڕادەستنەکردنی داهاتی نەوت و ناوخۆش بەغدا لە سەرەتای ساڵی 2014دا بە شەبوجەی هەرێمی کوردستانی بڕی و هەر لەو ساڵەدا پارتی و یەکێتی ئابووری سربەخۆیان ڕاگەیاند کە ڕۆژ بە ڕۆژ کاریگەری خراپەکانی لەسەر ژیانی هاوڵاتیان و موچەخۆران زیاتر دەبێت و هیچ کاریگەریەکشی لەسەر ژیان و گوزەرانی بەرپرسانی باڵای ئەو دوو حیزبە دروست نەکردووە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.